باش لەسەر ناکۆچیەکانی بزوتنەوەی گۆڕان من میوانێکم هەیە نزار محمود ئەندامی سێمین کۆنفرانسی گۆڕان. کاک نزار ئەم کاتە باش ئەزانی کە ناوەکەت هاتە سەر شاشە میوانی منی. من پرسیاری ئەوەم کرد کە کاک نزار ئەندامی کۆنفرانسی گۆڕانی گردەکەیە یا هین مەکۆی کورساتە. بۆچی ئەم بارودۆخەتان بەم بە ئێستا گەیشت هەست ناکەن سەرتان لە خۆتان و لە خەڵکیش و لە ئێمەش تێکداوە؟ بەڵێ وەڵا من سوپاسانەکەم لە ڕاستیە ئێمە سەرمان لە خەڵک تێکداوە لە ڕاستیە ئەوەی کە لە سەری لە بزوتنەوەی گۆڕان تێکداوە دیارە کێن و لە 7 ساڵی ڕابردوو ئێمە گەورەترین ینی شکست و ئەوانەمان هێناوە ناوخۆی خۆمان سەبەبەکەیشی دیارە ینی کێبوون و چۆن ئەوەیان کردووە. ئێمە ئەمڕۆ کۆنفرانسەکەین بۆ ئەوەی کە بتوانین کۆتایی بەوە بێنین چونکە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتا بۆیە دروست بۆ خزمەتی خەڵکو و بۆ ئەوەی کە بتوانێت داخوازیەکانی خەڵک بێنتە دەسەڵات و دەسەڵات ناچار بکات کە چاکسازی بکات لە کایەکانی حکومڕانی و بە شێوەیە لە شێوەکان بتوانین حکومەتێکی تەندروست یان حکومڕانێکی تەندروست لە کوردستانە هەبێ. بەڵام بەداخەوە ئەوانەی کە لە دوای بەڕێز ڕەوانشاد نەوشیروان مستەفا بزوتنەوەی گۆڕانیان گرتە دەست بەداخەوە گۆڕانیان لەو مەهامانەی خۆی یان لەو ڕێ و ڕێچکەی کە بۆی دروست بوو لاداوە و ئەوە ئێمەی کردوێتە ئەوەی کە سەر لە ئێمەش و لە خەڵکی بشێوێت. ئەوانیش ئێوە تۆمەتبارەکەن بەوەی کە گۆڕانتان لە ڕاستەڕێی خۆی لاداوە. بەڵێ خۆ تۆمەتبارکردن ئاسانە. من حەز ناکەم ینی باسیش کەم بڕۆمە ناو تەفاسیلی ئەوەی کە ئەوان چیاڵێن و ئێمە چیاڵێن چونکە ئەوانە لای ئێمە تازە بوونەتە مێژوو ینی مێژوویەک بووە فترێک بە یەکەوە بووین ئێستا کوتایی پێهاتووە و بزوتنەوەی گۆڕان دیارە ینی خۆ هەموو کەس زانێت ینی هەموو ئەوەی کە ئێمە خەڵک لێمان ئاجز بوو ئەوەی کە بزوتنەوەکە بەرەو لاڕێ براوە لە 7 ساڵی ڕابردووە بووە ینی 7 ساڵی ڕابردووشە دیارێکە دەسەڵاتی بەدەست بووە. ئەگەر ئێمە بووین ئەوە قوبوڵمانە بەڵام دیارێکە دەسەڵاتەکانی لەلا بووە و ئەوە توانیوێتی گۆڕان بۆ دەردەبا کە ئێمە خاوەنی 500,000 دەنگ بووین هاتوینتە سەر ئەوەی کە نیو کورسی بێنین. کاک نزار ئەوانیش ڕۆژی پێنجشەممە کۆنفرانسی خۆیانە بەسن ئێوە ئەمڕۆ کۆنفرانستان بەستووە هەردوو لا شەڵێن نوێنەری کۆمیسیۆن ئامادەیە لە کۆنفرانسەکەدا. نوێنەری کۆمیسیۆن لەم کۆنفرانسە ئێوە ئامادەیە؟ من پێم سەیرە ینی هەم جەنابتان هەم زۆربەی عەلامیەکان پرسیاری ئەوەکەن ئێوە چۆن کۆنفرانسە بەسن یان کۆنفرانسی ئێوە ڕاستە یان هینی ئەوان ڕاستە یان کامەیان هەردوو لە نووسراوی فەرمیان بڵاو کردوێتەوە کە ئاڵێن کۆنفرانسی ئامادەیە بن لە کۆنفرانسەکە. نا قەیناک خۆیەوە ڕۆژنامە نووسن ینی حەقە تەحقیق لە شتەکانە بکەن یەک کتابێک بێمۆر بێ ئیمزار یا تەبلیغێک کە تەزویر کرابێ دەستکاری کرابێت چۆن لە ڕۆژی جەژن یان لە پشووی جەژنا لە ڕۆژی هەینی دەرچوو بێت ینی ئەمە شتیوا چۆنە بێ لە دنیا. دوایەوە کتابێکی تر هەیە ئەم کتابە سەرۆکی کۆمیسیارانی ئیمزای کردووە و لیژنەکان بینیوانە و کاتوشێنی بۆ دانراوە ناکرێ ئەم بەراوردە خەڵکی ڕۆژنامە نووس تەنها بڕوا لە زاری خەڵکۆ وەریگرێ حەق وایە خۆشتان زۆرێ لە ئەوەتان هەبێ. من حەز ناکەم ینی بڕۆمە ئەوەی کە چۆن ئەمانە کراوە و چی کراوەمانە بەڵام خۆ ئەوە کتابەکان لە بەردەستانە دیارە کێ بەڕسمی ئاگادار کراوە کۆنفرانسکە کێژ بین نەکراوە ئەوان کۆنفرانس شەکەنیان نایکەن هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نییە توانن بڕۆن بۆ خۆیان کۆنفرانس لەکوێیەکەن بیکەن بە چ ناوێکەوەیکەن بیکەن بەڵام بزوتنەوەی گۆڕان ئەمە کۆنفرانسەکەیەتی و کۆمیسیۆنی باڵایش ئەمەی دیاری کردەوە بە کۆنفرانسی نیشتیمانی. نوێنەریان ئامادەیە یان نا کاک نزار؟ من نازانم ینی سەیرینم نەکردووە لە ڕاستیان من هەر لەمە 2-3 دقیقە چوو مەژوورۆمانە بەڵام نوێنەر ئامادەیە چی ینی خۆ کتابێکەیە لە بەردەستانە ئەو کتابە خۆ ئەبێ ئەگەر کابرا ئەوان بیانەوە کۆنفرانس نەکرێ ئەبێ هەڵی وەشێنەوە ینی بە نووسرا هەڵی وەشێنەوە اینجا لەو فترە کە
خۆتەزانی پشۆکانی جەژن بووە ینی هیچ هینێک نەبووە تا ئێمە یەک ڕۆژ پێش دوو ڕۆژ پێش ینی ئەوەی کە جەژن بێ بڕیار دراوە هیچ نووسراوی تریش نەکراوە دوایەوە بۆیە ئەو شتانە هیچ نین تەنها ئەوەیە کە یانەوێت جۆرە لە ناومێدی یان جۆرە لە تێکدان و جۆرێک لەوە دروستکەن و هەمە بۆ گۆڕانخوازان دروستکەنە گناهێکتر نییە من حەز ناکەم بەڕاستی بڕۆمەوە چونکە ئەوان کۆتاییان پێهاتوە لای ئێمە. باش دوای بەستنی کۆنفرانسەکەتان هیچ دەرفەتێک هەیە بۆی هەماهەنگی لەگەڵ باڵی کورساتی بزوتنەوەی گۆڕان بکەن؟ وەکو باڵ نا بەڵام وەکو ئەوەی کە ئەو برادرانە ماوەیەکی زۆر لەگەڵ ئێمە کاریان کردووە بەشێکیان ینی لەوانەیە خەڵکی زۆر گۆڕانخوازی باش بوو بن و ئەکرێ ئەوانە ئێمە سبمان فراوانە بۆ ئەوەی بێن و ناو ڕیزەکانی بزوتنەوەی گۆڕان کار بکەن و گۆڕانی خۆیانە لە ڕاستیا نەک ئەوان هەر گۆڕانی هەموو خەڵکی کوردستانە هەچ کەسێک بێوێ بێ ناو ڕیزەکانی هێشتا ئەوانیشە وەکو ئەوان خاوەنی و بزوتنەوە. باشە میدیای فەرمی گۆڕان بۆچی هیچ لەبارەی کۆنفرانسەکەی ئێوە ناگوازێت؟ میدیای فەرمی گۆڕان لەلای ئێمە دەستی بەسەرا گیراوە ئێستا بۆ خۆتەزانی ینی ئەو برادران دەستیان بەسەرا گرتووە بەڵام لە دوای ئەمە یەکلایە بێت. باشە ئەی ئەندامانی ئەنجومەنی گشتی گۆڕان چەند کەسیان لەناو کۆنفرانسەکەی ئێوەن لەگەڵ ئێوە؟ وەڵی من نەچووم هینیکەم بەڵام بڕۆ سەیری کە قاعەکە بە کامێرەکانی خۆتان لێرە بوون هەموو ڕاگەاندکارەکان لێرە بوون زۆرینی هەرە زۆری هەموو ئەوانە کە لە دەستەی گشتی بوو جگە ئەوانە کە وازیانی ناوە چوون بۆ حیزبی تریان وازیانی ناوە دانیشتن لە ماڵی خۆیان لە ناو کۆنگرەکە بەشدار. باشە ئەگەر هەیە دوایەم کۆنفرانسەی ئێوە و کۆنفرانسەکەی مەکۆی کورسات گۆڕان بێ بە دوو بەشی جیاواز یان دوو باڵی یان دوو حیزبی جیاواز؟ وەڵی ئێمە حتمان بەوانە نییە ینی ئەبن بە چی حیزب دروستەکەنیان چی دروستەکەنیان ڕێکخراو دروستەکەنەوە کێشەی ئێمە نیە لە ڕاستە ئێمە کێشەی خۆمانەوەی بڕۆ کۆنفرانسی خۆمانەکەین کارەکانی خۆمان دیاریەکەین بۆ لەمە دواییشی خۆمانەکەین و هیچ ئاور نادێنەوە لە ڕاستیا بۆ ئەوە. باش ئەمە پرسیاری ئێوە بکەم کە جیاوازیتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانی مەکۆی کورسات چیە یعنی بۆی خەڵک بزانێ ئێوە دوو گۆڕانی جیاوازن یان دوو ئێوە شەرعیەتان زیاترە لەوان چه پەیڕەوێکتان هەیە ئەمە جیاب بکات؟ ئێمە بە پێی پەیڕە و دەستوری بزوتنەوەی گۆڕان کارەکەینەوە ئێمە هیچ کێشێکیشمان لەگەڵ برادران کارەکەن نا بە هەمان پێڕۆکار ناکەن کاکەوان پەیڕەوەیان بۆ خۆیان نووسیوە زۆر جیاوازە لەوەی ئێمە و زۆر مرکزیە و زۆر لە حیزبە شمولیەکانی ترە چیە و وەکو پەیڕەوەی ئێمە نیەمە و پەیڕەوەیە کە دوو کۆنفرانسی پێشوو پەسەند کراوە و ئێمە هەوڵمان داوە کە لەسەر ڕێژکە کۆنەکەی بزوتنەوەی گۆڕان کار بکەین نەک بڕۆین حیزبێکی تازە دروستکەین و ناوی لێ بنێن گۆڕانوانە بەڵام ئێمە وەکووتن سەیری کارەکانی خۆمانەکەین و کاری خۆمان بەڕێوە بین ئەوان خۆیان بە چێزان و یان چۆنەکەنەوە ئارەزوی خۆیانەوە کێشەیە منێ لە ڕاستیە. بەڵێ نزار مەحموود ئەندامی سێمین کۆنفرانسی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆ بەڕێستن.